دعم بعض الحكومات والمؤسسات للإلحاد والملحدين. كومالك لا حكومات يا كومالي لمسؤولين يا كومالي لمؤسسات دعمي ملحدة كان دكان دەبینی کێ ملحد بێ پلەی بەرزی دەدرێتێ و منسەبی دەدرێتێ بەڵام دیندار بێ حسابی بۆ ناکرێ. یعنی لە هەمووی زیاتر کە جێگای ئەسەفە و پێم خۆشە ئەم قسەیە بگاتەوە وەزیری خوێندنی باڵا بۆ هیچ کولیەک بۆ هیچ کۆلێژێک لیژنەی تایبەت دانەندراوە حەسەبە علمی بۆ مقابلەی تەڵەبە وەربگیرێ یاوە نەرگیرێ ئیلا بۆ کولیەی شەریعە نەبێ. باش بۆ کولیەی شەریعە لیژنەیەک دەنێرن ئەگەر بزانێ ئەو تەڵەبەیە خێری تێدایە بۆ دینەکەی ڕەفزی دەکات، ئەگەر بزانێ هیچ خێرێکی بۆ ئیسلام و مسلمانان تێدا نییە قبوڵی دەکات. ئەگەر ئەو تەڵەبەیە کە دەچێت مقابلە دەکات دەرەجەی نەهێناوە کچێکە سافیرەیە ڕوتە تاوا ڕۆڵە تۆ وەرگیرای مشکلت نییە وەرگیرای تۆ سافیرەی لە داهاتوودا هیچ خزمەتێک بە ئیسلام مسلمانان ناکە وەرگیرای. ئەی ئافرەتێک ئەی کچێک کە بچێت بێوێ وەرگیرێ لە کولیەی شەریعە ئابای کردووە یانی قابی کردووە تۆ ئامادەی نقابەکەت دانەی ئامادەی عاباکەت دانەی یان نا. ئەم ساڵ ئەمە بوهتان نییە دەیکەین ئەم ساڵ بەو شێوازە مقابلە لەگەڵ خوێندکارانی کولیەی شەریعە کە ویستویانە قبول بن. تۆ چیت داوە؟ ئەمە حەیایە، ئەمە ئەخلاقە، ئەمە ئەدەبە، ئەمە سەقافەتە، ئەمە کوردایەتیە. تۆ بە کچە دەڵێی ئامادەی ئەی بۆ بە کچەکەی تر سافیرەکەی تر ناڵێ ئامادەی جلێکی پۆشتە لە بەرکەی کچی من نا مشکلە نییە بە زەوی تریان ئامادەی داینیت. یعنی ئافرەتی داما و هەیە تەلەفۆنی کردو پێش مقابلە مامۆستا چی بڵێم ئەوە هەرچی باڵاپۆش بێ بچێتە ژوورە و پرسیارەی لێ دەکەن چیان جواب دەینەوە. یعنی دیقەت بدەیە کەواتە کەسانێک کە هەندێک پۆستیان دەکەوێتە بەردەست کە مەبەست وەزیری خوێنی باڵا نییە بەلای منەوە کەسێکی بەڕێزە لەگەڵی دانیشتوم و لەگەڵ ئەو جۆرەشتانە نییە بەڵام خەڵێکی ئیلحادی هەیە خەڵێکی خراپ هەیە کە هەڵدەستێ بە هەندێک شت لەوانەیە هەندێک جار وەزارەتی ژاگای لێ نەبێت. بۆیە یان تۆ ڕیشتێ ڕیشەکەت دەتاشی ئەنجا وەردەگیرەی ئەمە دەرەجەی بەرزی هەیە تەڵەبەکە وەرناگیرێت. بۆیە دعم الحكومات والمؤسسات للإلحاد والملحدين ئیش لەسەرەوە دەکا کە خەڵک بەرەو ئیلحاد بچێ خەڵک بەرەو دیندارێتی نەچێت.